سڵاوی خواتان لێبێ و سەلام عەلیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان من میر عومەر مەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت پێشەوەی دەست پێ بکەین لایکی ئەم بڕگەیە بکەن لە هاوڕێکانتان شێریکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن ئێستاش دەست پێ دەکەین. هەواڵی یەکەمان سەیرە لەبەرچی بەڕێوەبەری پێشوو خاوەنی پێشوو کۆمپانیای ئەکتیڤیژن بۆبی کۆتێک دەیەوێت کۆمپانیای تیکتۆک بکڕێ. ئاخر ئەم لەکوێ و تیکتۆک لەکوێ؟ تابعا ئەم هەواڵەمان لە راپۆرتێک پێگەیشتویان ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵز کە دەڵێن بۆبی کۆتێک پەیوەندی کردووە بە ژانگ یەمێکێکی لە بەڕێوەبەران و خاوەنداریەتی تیکتۆک دەکات کە سەر بە کۆمپانیای بایدانسە و توێتی من دەمەوێت تیکتۆک بگڕم. ئێساش پرسیارێکتان لا دروست دەبێت ئەم بەڕێوەبەری کۆمپانیایەکی دروستکردنی یاری بووە لە پێشوودا ئێستا دێ کۆمپانیایەکی پلاتفۆرمێکی سۆشیال میدیا بکڕێ. هۆ کارەکەی چی؟ ئەو کارەکەی بۆ دەگەڕێتوانێ کە پێش ماوەیەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاسایەکی دەرکرد هەر کۆمپانیایەکی دەرەکی کۆمپانیایەکی بیانی کە لە وڵاتێکە یان وڵاتێک سەرپەرشتیەکە بە تەواوەتی کە بە شوێک لە شوێکەکان دژی ئەمریکایە دەبێت خاوەنداریەتی بگۆڕێت یان پشکی شێر یان بەشێکی سەرەکی کۆمپانیاکە لایەنێکی تر بیکڕێتوانێ بۆی ڕێی پێبن کە لە وڵاتەکەی بێتوانێت ئەویش لەبەر باری ئەمنی و ئاسایشی وڵاتەکە تیکتۆکیشەیە لە گەورەترین پلاتفۆرمەکان هی سینە یان کۆمپانیایەکی سینیە ئەڵێ ئەگەر بێت و دوای 6 مانگ کەسێک نەیکڕێکە لە دەرەوەی سین بێت ئەوە ئێمە بە تەواوەتی تیکتۆک بلۆگ دەکەین لەکوێ لە ویلایەتە یەکگرتووەکان ئەمریکا و خۆشتان زانن تیکتۆک بەکارهێنەرێکی یەکجار زۆری هەیە و لە ئەمریکاش بەماشەوە کەسانێکی زۆر هەن کە ئینتەرنێت و سۆشیال میدیا بەکاردێن و زۆرێک لەو کەسانی کە بەناوبانگ بوون لە خودی ئەمریکا خۆین لە ناو تیکتۆکە هەر بۆیە پەیوەندی کراوە کە لە دانیشتنیەکە بۆ کۆتێک لە ئێستادا پارێکی زۆری هەیە چونکە دوای ئەکتیڤیژنی فرۆشتوانێ بۆوانی نازانم بە کۆمپانیای مایکرۆسۆفت بە ملیارە های خسۆتە گیرفانی دووبارە بەرهێنانی پێ بکاتەوانێ بەڵام لە بوارێکی جیاواز هەر بۆیە دەیەوێت تیکتۆک بکڕێت وەکو کەسێکی ئەمریکی و دوای ئەوە ئەمریکا ڕێبات کە تیکتۆک بەردەوام بێ بەڵام ئایا نازانین بە تەواوەتی تیکتۆکە کڕێت ئایا سین بەمە ڕازی ئەبێت یان پشکێکی زۆری لێکڕێ بۆی بە تەواوەتی خاوەنداریەتی هی کۆمپانیایەکی سینی نەمێنێت. من وەکو خۆم بەڕاستی حەز ناکەم و پێشم خۆش نیە چکە یەک شارەزایی نییە دووش وەزعی زۆر باش نەبوو لەگەڵ ئەکتیڤیژنە ئەنجا بێت تیکتۆکیش تێک بە ڕاکیوە سەر ئەم بابەتە چییە؟ لە هەواڵی دووەممان یاری سوساید سکواد لە 140 داشکانی بۆ کرا لە کۆگای ستیم. یاریەکە ماوەیەکی زۆر نییە بڵاو کراوەتوانێ ئەم داشکانە گەورە بۆ چییە؟ لەبەر ئەوەی لە کاتی بڵاوکردنەوە یاریەکە شکستێکی گەورەی بەدەست هێنا چکە دەبینین گەیمپلی یاریەکە و گرافیک و کوالەتی یاریەکە بەو شێوازە نییە کە گەیمەران چاوەڕوانی کەن کە یاریێک لەم ساڵانە بڵاوکرێتوانێ و بەراوردیان کرد بە باتمانی 10 ساڵ پێش ئێستا دەبینین یاری باتمان لە ڕووی گرافیک و کوالەتیوانێ زۆر جوانترە بەراورد بەم یاریکە بڵاو کراوانێ هەر بۆیە داشکانێکی گەوری بۆ کرا لە هەمان کاتیژا لەسەر کۆنسۆڵ بۆ بەشی پریمیەمەکەی ئەویش بە هەمان شێوە لە 140 داشکانی بۆ کرا. ئایا تۆ یەکێک بووی لەو گەیمەرانی چاوەڕوانی ئەم یاریە بووی و دوای ئەوەی کە ڤیدیۆت لێبینی پەشیمان بوویتەوانێ یاخودنا لە ئێستادا گەیمەرانێکی زۆر لی با بڵین کشاو نەتەوانێ و یاریەکە فرۆشێکی زۆر کەمی هەیە هەر بۆ ئەم داشکاندنەش کرا. لە هەواڵی داهاتوو یاری سیە ئۆف تیڤز ئێمە پێشتر زانیمان کە بۆ کۆنسڵەکانی نینتەندۆ و پلەیستەیشن 5 بڵاو دەکرێتەوانێ لە نوێترین هەواڵ کە لە تۆڕی میدیایەکس لایەن بێنجی سێڵسەوانێ بڵاو کراوەتوانێ دەڵێ فرۆش یاری سیە ئۆف تیڤز لە بازاری ئەمریکا لە کۆگای پلەیستەیشن ئێستا لە پلەی یەکەمەوەتە زۆرترین داواکاری لەسرە زۆرترین کڕیاری هەیە هەمیش ئەوە نیشاندا کە مایکرۆسۆفت سەرکەوتوو بوو کە بڕیاریە بڵێ لەم و دووە بەشێک لە یاریەکانمان بۆ کۆنسڵەکانی بێت واتە لە ڕۆی بە بازارکردنەوەوانێ کارێکی زۆر باش بوو ئەمەش نیشانی ئەوە دەدات کاری سیە ئۆف تیڤز یەکێکە لە یاریە سەرکەوتوەکانی کە خۆی زیاتر لە 35 میلیۆن پلێر گەیمەری هەیە ئەمە شوا دەکات چەندەها میلیۆنی تر لە ڕێگەی کۆنسڵەکانی ترەوانێ ئاشنای یاریەکە بن و قازانجێکی زیاتریش بۆ مایکرۆسۆفت پەیدا بکات. لە هەمان کاتیشدا داتا بڵاو کراوەتوانێت دەڵێن لە ستۆری ئەڵمانیا و فەڕەنسا لە هەمان کاتە بریتانیاش یاری سیە ئۆف تیڤز لە پلەی یەکەمایە بۆ کۆگای پلەیستەیشن. ئایا توێکیشی لەو گەیمەرانی کە کۆنسۆڵی پلەیستەیشنت هەیە و ئامادەی یاری سیە ئۆف تیڤزکەی و ئایا گەر پێشتری شارەکەت کردووە ڕاد لەسەر یاریەکە چۆن؟ هەواڵی داهاتوو تایبەتە بە یاریە کە خۆم بەڕاستی چاوەڕوانی دەکەم ئەویش یاری گۆست ڕیکۆنە کە چەند هەواڵێک دەرباری بڵاو بووانێ لەلایەن ئینسایدەر گەیمینەوانێ هەواڵەکانیش باسی ئەوە دەکەن کە ئەم جارە یاریەکە با بڵین لە چەند یاریەکی ترەوانێ بیرۆکەیان وەرگرتووە دروستیکەن لە گرنگترین یاریەکانیش کۆڵ ئۆف دیوتی مۆدێرنە لە هەمان کاتە باتڵفیلد و یاری سکواد کە ئەم جارە یاریەکە فێرست پێرسن شوتەر دەبێت واتە بینای هاوێژی کەسی
یەکەم دەبێت چیرۆکی یاریەکە باسی جەنگێکات بە ناوی نیمە جەنگێکی دروستکراوە واتە لە ڕاستیوانێ وەرنەگیراوە ئەویش ئەوەیە گروپێکی تایبەتی جەماعەتی گۆست ئەنێرن بۆ ناو هێڵی دوژمن لەوێ خائینێکی تێدایە کەسێکی خراپی تێدایە بۆ ئەوەی لە ناوی بەرێن طبعاً ئەمە دوای ساڵانێکی زۆر یاری گۆستری کۆم بڵاو کرایوانەیە کە پێشتر زانیمان یارەکە ثێرد پێرسن شوتەرە بناوێژی کەسی سێهەمە بەڵام ئێستا بڕیاریان داوە کە یارەکە ئەم جارە جیاواز بێت بینایەژی کەسی یەکەم بێت و تەنها دەست و چەکی سەربازەکە دیار بێت کە ناوی سەرەتای پرۆژەکە Ghost Recon Project Overە بەپی هەواڵەکان کە لایەن Insider Gaming بڵاوکراوەتەوە دڵارێکە یا 2025 یا 2026 بڵاو دەکرێتەوانێ خۆم بەڕاستی چاوەڕوان دەکەم چکە یاری Ghost Recon کە لە تایبەترین یاریەکان لای من یاریەکی جەنگی شوتەری تاکتیکیە لە هەمان کاتیشدا ئەم بەشەش بە هەمان شێوە هاوشوی بەشەکانی تاکتیکی دەبێت ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە هەواڵی دوای و تایبەتە بە یاری Watch Dogs بەڵام بەشێکی نوێی لێ بڵاو ناکرێتەوانێ نەخێر لە ئێستادا Ubisoft بیری لەوە کردووەتەوانێ کە ئەم یاریە سەرکەوتوو بوو زیاتر لە بەشکی لە بڵاو کراوانێ کە فیلمێکی بۆ دەرهێنام کە ئەویش ئەم هەواڵەمە لایەن دێدلاینەوانێ پێگەیشتووە کە دەڵێن کۆمپانیای دروستکەر یان کۆمپانیای و بەرهێنەری فیلمەکە بە ناوی New Regency دەبێت و پاڵەوانی فیلمەکە پاڵەوانێکی مەینا بێت بە ناوی سۆفی وایڵدێکێکە لە ئەکتەرەکان و زیاتر لە دەرهێنەرێکیان بۆ ئامادە کردووە بە ناوی ماثیۆ توری و کریستی لیبلانک دەرهێنان بۆ فیلمەکە بکەم بەیەکەوانێ طبعاً یاریەکانی Watch Dogs یەکێک لە سەرکەوتووترین یاریەکانی کۆمپانیای Ubisoft خۆم بە تایبەتی بەش یەک و بەشی دووم کرد و بەڕاستی یاریەکەم بەدڵ بوو و بیرۆکەیەکی جوانیشە بەڕاستی ئەم یاریە ببینیم بکرێ بە فیلم واتە نمونەیەکی ڕاستەقینەی لێ دروست بێت کە بزانین ژیانی هاکەرەکان لەناو وڵاتە پێشکەوتوەکان چۆنە و چۆن کاروباری خۆیان دەکەن و تووشی چ مەترسیەک دەبنەمای لە یەکێک لە دیارترین یاریەکانی ئەم ساڵ و بە تایبەتیش ئەم مانگە یاری دراگۆن دۆگمای توێکە لە دیارترین یاری ئارپیجیەکان کە 22 سێ ئەم مانگا بۆ پلەیستێشن 5 و Xbox Series X و Series S و کۆمپیوتەر بڵاو دەکرێتەوانێت طبعاً نوێترین ڤیدیۆیان بڵاو کردوانێت کە دەرهێنەرانی یاریەکە زیاتر باس لە یاریەکە دەکەن بەڕاستی وای لە خۆشم کرد زیاتر چاوەڕوانی یاریەکە بم ئەویش ئەوەیە زیاتر لە 1000 کەسایەتی جیاوازی تێدا ئەبێت لە ناو نەخشەی یاریەکە و نەخشەی یاریەکە جار گەورەترە لە نەخشەی بەشی ڕابردوو و ئەم 1000 کەسایەتیە هەنێکیان تۆ توانی قسەیان لەگەڵا بکەیت و مەرحەلات و مشن و ئەرکە پێ ئەبەخشن هەنێ لە ئەرکەکان ئەوەیە کە تۆ ڕزگاریکی لە شوێنێک بۆ شوێنێکی بیبیت یان با بڵێن کاڵایەکی تایبەتە کە بۆی بڕفێنیت لە هەمان کاتیشا دەڵێن با بڵێن بۆسفایتێکی تایە سەرکردەیەکی تێدایە اختیاریە هەڵبژاردنە بەدەستۆیە کە ڕوبەڕووی بیتەوانێ لەم نوێترین ڤیدیۆی کە کاپکۆم بڵاوی کردوانێ نیشانیان نای بە ناوی سفینکس کە بۆسێکی تایبەتە لە هەمان کاتیشا یاریەکە دووبارە سیستمێکی بۆ دەگەڕێتەوانێ بە ناوی پاون سیستمی پاون چیە واتە تۆ بەشێک لەو کەسایەتیانی لە ناو نەخشە یاریەکەیە بیکەی بە شەریکی خۆت بیکەی بە یاری دەدەری خۆت کە پشتیان بە زیرەکی دەستکرد دروست کردووە واتە بە تێپەڕبوونی کات لەگەڵ تا مامەڵە ئەکا ئەتوانێت کاڵا بکڕێ هاوکاریت بکە شەڕێ لەگەڵا بکە لەگەڵ تا بێ بۆ شوێنەکانی تر بۆی کارەکانت ئاسان بکە لە هەمان کات ئیشدا دەڵێت کاتێک کە ڕوبەڕووی دڕندەیەکیان وحشێک دەبیتەوانێ ئەتوانین لەگەڵ خۆتە ڕای بکێشی بۆ ناو دیهاتەکان بۆ ناو شارۆچکان کە خەڵکی شارەکە یارمەتیت بات لێی بەریتەوانێ یا لە ناوی بەریت ئەویش کەوتۆتەوە سەر ئەوەی کە تۆ چەندێک باش بووی لەگەڵ خەڵکی شارەکە و چەندێک هاوکاریت کردوون تامان ئێستا دەنگوویەکی یەکجار زۆر باسێکی زۆر هایپێکی زۆر لەسەر یاری دراگۆن دۆگمای دوای ساڵانێکی زۆر کە بەشێکم بڵاو کراوانێ سا گەیمەران چاوەڕوانی ئەم یاری ئارپیجیا دەکەن ئایا تۆ یەکێکی لەو گەیمەرانی کە چاوەڕوانی ئەم یاری یاخود هەواڵی دوایەوە کۆتایی تایبەتە بە یاری GTA 6 کە لەم مانگەدا هەلێکی کاریان بەردەست خستووە کە کەسێکیانەوەی شارەزایەکی تەواوی هەبێت لە زمانی ڕووسیدا طبعاً ئەم هەواڵە لە ڕێدیدیش بڵاو کرایەوانێ ئەمەش مانای چییە کاتێک کۆمپانیایە کەسێکی دەوێت بۆ زیادکردنی زمانی دۆمیان زمانێکی لاوەشی ئەمانێ ئەوەیە یارەکە تەواو بووە یان نیمچە تەواو بووە تەنها چەند هەنگاوێکی تری ماوە یاریەکەی بە تەواوەتی کامل بکات طبعاً بۆ دانانی زمان ئەو کارمەندەیان ئەو کەسەی کە دەبێتە کارمەندی ڕۆکستار پێویستی بە دوان زەمانیەکە بێت
تقریبا پێویستی بە ساڵێک دەبێت ئەمەشمانە ئەوەیە یاریەکە بەپی ئەوەی کە لە زنجیری ڕابردووی سبەی گەیمینیش باسمان کرد کە دەنگۆکان و هەواڵەکان و راپۆرتەکان ئەوەیە کە لە چارەکی یەکەم سەرەتای ساڵی 2025 جارێکە بڵاو دەبێتوانێ لە ئێستاشدا لە مانگی سێ داوای هەلێکی کار دەکەن کە کەسێ زمانی ڕووسی شارەزابێ مانای ئەوەیە ئەگە ساڵێکی بۆ حساب بکەین بەڵێ هەواڵەکان ڕاستە لە چارەکی یەکەمی ساڵی 2025 یاری GTA 6 بڵاو دەگرێتەوانێ ئایا تۆ یەکێکی لەو کەسانی کە پێت خۆشە بە زووترین کات یاری GTA 6 بڵاو کرێتوانێ و بزانین دوای ئەو هەموو ساڵە چاوەڕوانی ڕۆکستار چی کردووە یاری GTA 6 چۆن وهاتینا کۆتایی سبەی گەیمین ئەم هەفتەیەمان بە هیوای ئەوی بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێبیری بێت لە بیرتانە چێ لایکم بڕگێ بکەن لە هاوڕەکانتان شێریکەن و لە کۆمنتیشدا ڕای خۆتان دەربارەی هەواڵەکان بنووسن من میر عومەرم ئەمە سبەی گەیمین بوو سەلام عەلیکوم